ئەمانجمان لە کردنەوەی ئەم فستیڤاڵە ئاشناکردنی خواردنەکان و بەشداریمان کردووە لە بابەتی فۆلکلۆری کوردی کە بەڕاستی ماوەیەکی زۆرەوە سەردەم بۆ سەردەم دەبینین کاڵ دەبێتەوە، بەڵام ئێمە لە قوتابخانەی ئەندێشە بۆ ئەم فستیڤاڵەوە بەشداریمان کردو بە خواردنە کوردەواری و ڕەسەنەکان کە ئەمەش نمونەیەکیانە کە گەرمەکوتاوە لێرە سێریکەین گەرمەکوتاوە و بریانی و هەروە دۆڵمە و بابەتەکانی تریش کە لەولاوە دەبیندرن. ئێمە ئەوڕۆ لە قوتابخانەی ئەندێشەی ئینگلیزی بنەڕەتی ناحکمی هەستان بە ئەنجامدانی سێهەمین فستیڤاڵی ساڵانە کە ساڵانە فستیڤاڵ ئەنجام دەدەین بە بەشداریکردنی چەندین چین و توێژی جیاواز لە ڕانیە و دەوروبەری. یەکێک لەوانەی کە بەشداری کرد ئەمساڵ بنکەی ڕۆشنبیری و هونەری چارخوڕنە بوو، ئەسپ سواری بوو، پزیشکی لایانی چەند نۆرینگەی پزیشکی بوو کە تێیدا بەشداریان کرد لە فستیڤاڵە. فستیڤاڵەکەمانیان دەوڵەمەندتر کرد. سوودی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە قوتابیەکانمان ئاشنا دەبن بە کولتوری کوردەواری خۆمان و بەشێک لە قوتابیەکانمان ئەو بەهرانەی هەیەە لەم ڕۆژە پیشانی دەدەن و بەشێکی دیکەیان بە هاوکاری مامۆستاکان خواردن دەفرۆشن. داهاتی ئەم خواردنە بەشێکی دەبێت بۆ ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەی هیوانە، بەشێکی دیکەش منداڵەکان بە یەکەوە گەشتێک ئەنجام دەدەن. لێرە فێری ئەوە دەبن کە شتێک بەدەست بێنن بتوانن بەشێکی ببەخشن. ئێمە وەک بازنەی سێم لە قوتابخانەی ئەندێشە کە پۆلی شەشەم و حەوتەم و هەشتەمی تێدایە هەستایم بە هێنانی خواردن. یەک لەو خواردنانەی کە من هێناومە برنج بە سرکە و زەڵاتەیە. ئاشناکردنی چەند خواردنێکە، قڕاوی لێیە، بریانی لێیە، شفتەی لێیە، بۆرەکی لێیە، چەند جۆرێ لەو خواردنانەی لێیە. کە ئێمە وەکو بەشی هونەری چەندین کاری هونەریمان داناوە قوتابیەکان دروستیان کردووە کە پێکاتوە لە تابلۆ و یاخود ئیشی دەستی یاخود پەیکەر و سیرامی. ئێمە ئامانجمان ئەوەیە کە توانە و بەهرەی قوتابیەکانمان دەربخەین و پێشانی بدەین کە توانایەکان هەیە. سڵاوتان لێبێ من بەشداری لەو فستیڤاڵم کردووە کە بەو پرۆژەی منیشە پێڵێن سندای لە کاتی کۆنداوە بەکارهێنراوە لە ساتیان نەبووە، ئەویان بەکاریان هێناوە بە بازنە دروستیان کردووە لا کێشەیەکیشیان لە پێشەوە داناوە. ئێوە ئەو ژمارانە بە ڕۆمانیان نووسراوە کە سێبەرەکەی لە ژمارەیەکەدا بوو. نمونە ئێستا ساتی یانزێ لەسەر ئێستا سێبەرەکەش لە ساتی یانزەدا کە بێتە نزیک دوانزە و دوانزۆنی و کورتتر بێ لەبەر خۆرەکە لەسەر ئەو سندایڵەیە. In ancient times we used this because they didn't have any clocks. It's called a sundial. They made it out of a circle and then they put a triangle in the middle. Then they wrote Romanian numbers. And then when the shadow, for example, it's 11 right now, the shadow hits 11 in Romanian. And then after that, when it's noon, between 12 to 30 a.m., 8 p.m., it'll become shorter as that because the sun is on top of the sundial. Thank you.